ڕێز و سڵاوەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بە گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ ڕۆژی سێشەممە لە قسمەتەوەی خۆشەویستدا سەرتاش بە سەردێڕی چەند هەواڵێک دەست بێت. درێژەی هێرشەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی بۆ سەر حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان. ئازادی کاتی دوو هاوڵاتی خەڵکی پیرانشار بە دانانی بارمتە. بەرزڕاگرتنی یادی گیان بەخەتکردوانی هێرشەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر حیزبە کوردیەکان لە تۆرنتۆی کەنەدا. دەست بەسەرکرانی نووسەرێک لەلایەن هێزەکانی ڕژێمی کۆماری ئیسلامیەوە. خراپی دۆخی تەندروستی بەنکراوێکی سیاسی لە زندانی دەستگردی ئیسفەهان. درێژەی هێرشەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی بۆ سەر حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان. ئێوارەی ڕۆژی دووشەمە حوتی گوڵانی 1405 هەتاوی کەمپی بنەماڵەکانی حیزبی دیموکراتی کوردستان ئێران لەلایەن کۆماری ئیسلامی و بامەنج گیراوە. بەپێی دوایین راپۆرتەکان لە درێژەی هێرشەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی و میلیشیاکانی بۆ سەر حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کەمپی ئازادی شوێنی نیشتەجێبوونی بنەماڵەکانی حیزبی دیموکراتی کوردستان ئێران لە هێرشێکی درۆنیدا کرایە مانج. شانی باسا کە لە سەرەتای دەستپێکردنی هێرشا و بەشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر پێگەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی بەلانی کەم 112 جار بارەگا و کەمپەکانی و حیزبانە بوون بە ئامانجی هێرشە درۆنی و پەهبادیەکانی کۆماری ئیسلامی. ئازادی کاتی دوو هاوڵاتی خەڵکی شاری پیرانشار بە دانانی بارمتە. ڕۆژی دووشەمە حوتی گوڵانی 1405 هەتاوی دوو هاوڵاتی خەڵکی پیرانشار پاش چەند ڕۆژ دەست بەسەرکرانیان بە دانانی بارمتەی 2 ملیاردی بە شێوەیەکی کاتی ئازاد کران. بەوتەی سەرچاوەگادەرەکان ئەو دوو هاوڵاتیە بەناوەکانی مەحەدین و بێهنام معروفی بە هێرشی هێزەکانی دارایی ئیتلاعات بۆ سەرماڵەکانیان دەست بەسەر و بە مەبەستی دەستپێکردنی ڕەوەندی لێپرسینەوە ڕەوانەی گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکان کرابوون. شانی باسا کە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە لەلایەن ناوەندە پەیوەندیدارەکانەوە ڕاگەیاندنێک سەبارەت بە هۆکاری دەست بەسەرکردنیان یان ئەو تۆمەتانەی کە خراوەتە پاڵیان بڵاو نەکراوەتەوە. بەرزڕاگرتنی یادی گیان بەخەتکردوانی هێرشەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر حیزبە کوردیەکان لە تۆرنتۆی کانادا. ڕۆژی شەمە 5 گوڵان کۆمەڵەیەک لە کوردانی ئازادی خوازی دانیشتووی شاری تۆرنتۆی کەنەدا بە بەڕێوەبردننی مەراسمێک ڕێزیان لە یادی گیان بەخەتکردوانی هێرشەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان گرت. بە پێی راپۆرتی گەیشتوو بەشداربوانی ڕێوڕسمەکان ئاژەیان بەوە کردووە کە درێژەدەری ڕێگای گیان بەخەتکردوان دەبن و وێڕای بڵاوکردنەوەی چەندین بەڵگە فیلم سەبارەت بە جەنایەتەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی سەرڕایەدانی توندی هێرشەکان جەختیان لەسەر بەردەوامی خەباتی ئازادی خوازان دژ بە کۆماری ئیسلامی کردووە. دەست بەسەرکرانی نووسەرێک لەلایەن هێزەکانی ڕژێمی کۆماری ئیسلامیەوە. ڕۆژی چوارشەممە 2 گوڵانی 1405 هەتاوی محەممەد مەهدی هاتف نووسەر و وەرگێڕ لەلایەن هێزەمنیەکانی ڕژێمی کۆماری ئیسلامیەوە دەست بەسەرە و هێشتا چارەنووسی دیار نییە. بە پێهواڵی گەیشتوو هێزەکانی داری ئیسلاعات پاش دەست بەسەرکردنی ئەو چالاکوانە هێرشیان کردوە سەر ماڵەکەی و دەستیان بەسەر کۆمەڵێک لە کەلوپەلەکانیشی داگرتووە. شانی باسا کە سەرڕای بەدواداچوونی بنەماڵەکەی و کۆمەڵێکی دیکە لە چالەکانی مەدەنی لەسەر دۆخی تەندروستی و شوێنی داگرتنی تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەک لە بەردەستدانی و لە مافی چاوپێکەوتنی لەگەڵ بنەماڵەکەی بێبەش کراوە. خراپەی دۆخی تەندروستی بەندکراوێکی سیاسی لە زندانی دەستگردی ئیسفەهان. بە پێڕاپۆرتەکان بەندکراوێکی سیاسی لە دەست بەسەرکراوانی ڕەوتی ناڕزایەتیەکانی مانگی بە فەرمانبەری 1404 هەتاوی لە مافی دەستڕاگەیشتن بە دەرمان بێبەشکراوە. راپۆرتەکان ئاماژە بۆ دەکەن کە ئەو هاوڵاتیە بە ناوی ئیلیا بن ڕەشید کە بۆ ماوەی زیاتر لە 100 ڕۆژە لەلایەن هێزە سەرکوتگەرەکانی ڕژیمەوە دەست بەسەر و ڕەوانەی بەندیخانەی دەستگردی ئیسفەهان کراوە لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە تۆمەتی مەحارەبە و هەوڵدان بۆ تێکدانی ئەمنیەتی وڵاتی بەسەردا سەپێنراوە و مەترسی لەسەر گیانی هەیە. شانی باسا کە ناوبراو لە کاتی دەست بەسەرکرانی تاوەکو ئێستا لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەری سەربەخۆ و پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی بێبەشکراوە. راپۆرتێک سەبارەت بە زیانگەیشتن بە ناوەندە دەرمانیەکان لە هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیلدا. بە پێی دوایین هەواڵەکان لە ئەنجامی هێرشە هاوبەشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر پێگەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی ژمارەیەکی زۆر لە ناوەندە دەرمانیەکان زیانیان بەرکەوتو و تەنانەت ژمارەیەکی دیکەش بە تەواوی ڕووخاون. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە لە دەستپێکردنی هێرشەکانەوە زیاتر لە 240 هێرش بۆ سەر ناوەندە دەرمانیەکان ئەنجام درراوە کە لە ئەنجامیشدا زیاتر لە 50 نەخۆشخانە و 50 ناوەندی فریا گوزاری خێرا زیانی زۆریان بەرکەوتووە.
شایانی باسە کە بە پێی وێنانەی کە بەدەستمان گەیشتون هێزەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی پاش بە ئامانجگیرانی پێگەکان بە مەبەستی پاراستنی خۆیان هێزەکانیان لە ناوەندە دەرمانیەکان یان قوتابخانەکان جێگیر کردووە و ئەمەش مەترسێکی زۆری لەسەر گیان و ژیانی هاوڵاتیانی مەدەنی دروست کردووە. لەسەر کاردەرکردنی ژمارەیەکی زۆر لە کرێکاران لە ناوەندە پیشەسازیەکان لە ڕۆژانی ڕابردوو هاوکات لەگەڵ هێرشەکانی ئامریکا و ئیسرائیل هەروەها لە درێژەی بایەخنەدانی ڕژێمی کۆماری ئیسلامی بە ژیانی کرێکاران ژمارەیەکی زۆر لە کرێکارانی شاغڵ لە ناوەندە پیشەسازیەکان لەسەر کارەکانیان دەرکراون. بەپێی دوایین راپۆرتەکان لە کانگەی فلۆرینی تەبەس و شیرکەتەکانی پۆیشگەرانی کانگاکانی مەکنونی پارسیان و ڕەنگین سنگ و هەروەها لە چەندین شیرکەت و ناوەندی دیکەی پیشەسازی لە سەرتاسەر ئێران بە هەزاران کرێکار لەسەر کارەکانیان دەرکراون و ڕێژەی بێکاریش بە شێوەیەکی بەرچاو بەرزبووەتەوە. شانی باسە کە کارناسانی بواریا بوریامەژە بۆ دەکەن کە پلانی ڕژێمی کۆماری ئیسلامی نەتەنیا بریتینیە لە کەمکردنەوەی ڕێژەی بێکاری یان باشکردنی دۆخی ژیانی کرێکاران بەڵکو و گوشارێکی زۆر یابوریشی خستووە سەر شار و مەدان. دوایین هەواڵ بەرزبوونەوەی ڕێژەی گوشارابووریەکانی ئەمریکا دژ بە کۆماری ئیسلامی. لە ڕۆژانی ڕابردوودا وەزارەتی دارایی ئەمریکا سەرڕای سەپاندنی چەندین گەمارۆی نوێ بەسەر شیرکەت و کەشتیە پەیوەندیدارەکان بە ڕژێمی کۆماری ئیسلامی گوشارابووریەکانی چەند هێندە بەرزتر کردوێتەوە. بەپێی دوایین هەواڵەکان سکۆت بێستنت وەزیری دارایی ئەمریکا ئاماژەی بۆ کردووە کە و کۆمپانیایی کە بازرگانی لە هێڵە ئاسمانیەکان ئێران دەکەن دەچنە چوارچێوەی سزاکانەوە و هەروەها جاختی لەسەرەوە کردوتەوە نەک تەنیا لە ڕۆژانی داهاتوودا لیستی سزاکان دژ بە ڕژێمی کۆماری ئیسلامی زۆرتر دەبنەوە بەڵکو دارایەکانی بەرپرسان و شیرکەتە پەیوەندیدارەکان بە ڕژیم لە وڵاتانی ئەوروپای و ئەمریکا بە تەواوی دەستی بەسەردا دەگیر درێت. بەڵێ بینەران و گوێگرانی خۆشەویست گەشتەوەڵەکانم پێشکەشکردن هەر سادێکی باش بۆ هەمونێت.